بەو پێی چارەنووسی کورد وابەستەیە با دەوڵەتی عێراقەوە. هاوپەیمانی کوردستان لە هەڵبژاردننیەم جاری ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە کە سەنگ و قورسایی کورد لە بەغداد بگەڕێنێتەوە بۆ سەردەمی زێڕین و بە تایبەت کە لە ماوەی ڕابردوودا کێشەکانی نێوان هەرێم و بەغداد گەیشتە لووتکە و نشێوی زۆری بەخۆیەوە بینی. هەروەک چۆن قوبات تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستان دەڵێت کێشەکانی هەرێم لە بەغداد چارەسەر دەکرێت نەک لە هەولێر و شەڕ دەکەن لە پێناو مافی کورد و کاندیدەکانی هاوپەیمانی کوردستانی شتیانەوێت متمانەی خەڵک بەدەست بهێنن تاوەکو لە بەغداد ڕێگە نەدەن غەدر لە کورد بکرێت و مافە ڕەواکانی خەڵک بەدەست بهێنن. ئەو یەک ڕیزیە کە لێرە دەستمان پێی کردووە ئەو یەک ڕیزیە بەهێز بکەین لە بەغا بەهێزی بکەین بەو یەک ڕیزیە ئەتوانن باشتر دیفاع لە موچە و بودجەی هەرێمی کوردستان بکەن ئەتوانن شەڕ بکەن لە پێناو یەکسانکردنی شایستەدارایەکانی کەسوکاری سەربەزی شەهیدانی خۆمان و شایستەدارایەکانی کەسوکاری شەهیدانی بەشەکانی تری عێراق. ئەو یەکسانکردنە لە هەولێر ناکرێت بەڕێزان لە بەغاوە ئەکرێت. بەو یەک ڕیزیەمان کوردستانە پارێزین و خەبات دەکەن لە پێناوی دابینکردنی موچە و بودجە بۆ ئێوە. دروشمی بێکەوە بەهێزترینی هاوپەیمانی کوردستان سەلمێنەری ئەو ڕاستەیە کە هاوپەیمانەکە لە هەنگاوی یەکەمیەوە و بەر لە چوونی بۆ بەغداد لە ناو خۆ دەستی کردووە بەوەی کۆدەنگی کورد لە بەغداد بەدەست بهێنێت و بەرژەوەندی گشتی و داکۆکی لە ناو چەجێناکۆکەکان و قوتی خەڵکو و داکۆکی لەسەر بابەتە بنچینیەکان کۆیان بکاتەوە و ئەو لاسەنگی دروست ببوو و پارسەنگی بکاتەوە. دروستکردنی ئەو هاوپەیمانێتیەش بڕیاردانە کە چیتر سەرکێشی بە چارەنووسی خەڵک نەکرێت چونکە ڕێگەیەکی دیکەی سەرکەوتن بێجگە لە یەکریزی لە بەغداد بوونی نابێت. بۆیە دەنگدان بە هاوپەیمانی کوردستان کە بە دەنگێکی دلێر دیفاع لە هەرێمی کوردستان دەکات دەنگدانە بە یەخستنی دەنگی کورد لە بەغداد تا بتوانن زامنی موچە و خزمەتگوزاری و سەقامگیری بکەن و کار بۆ جێبەجێکردنی ڕوویەکانی سەرۆک مامجەلال و کاک نەوشیروان بکەن. لە ئێستاشدا دەنگدەری کورد لە ڕۆژی دەنگدان لەوە تێگەیشتووە کە کێ هەوڵی قوتی خەڵکی داوە و لە بەغداد و کێش سەرقاڵی بەدەستهێنانی وەزارەت و بەرژەوەندی حیزبەکەیەتی نەک خەڵکەکەی.